لە پێناو چارەسەرکردن و تێپەڕاندنی دۆخی چەقبەسووی ئابووری و چۆنێتی دۆزینەوەی میکانیزمێکی گونجاو لە دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دابینکردنی ئۆقرەی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی هەرێم لایەنە سیاسیەکان داوای هێنانەدی یەکدەنگی و یەکەڵوێستی لە یەکدی دەکەن. یەکێک لە بنەما بنچینەکانی خۆی کە بڕوای پێ بووە ئەو بۆ کە هەوڵ بدەین کە ڕیزەکانی خەڵکی کوردستان یەکگرتوو بێت و بتوانین بە یەکگرتووی ئێمە چارەسەری کێشەکانی ئەمڕۆی واقعی ئێستای کوردستان بکەین لەگەڵ چواردەوری خۆماندا. ئەمڕۆی کێتی لە زۆرفێکی سیاسی با بڵێن درکی بەو زۆرفە سیاسی کردو کە لە منتیقەکە هەیە بۆیە ئەگەر کوردی یەکگرتوو نەبێت یان کوردستانی باشوور یان نانەکانی کوردستانی باشوور یەکگرتوو نەبن لە ئاستی ئەم مەسائلانە من پێم وایە تەجروبەکەش دەکەوێتە کێشەی گەورەوە و ژیان و گوزرانی خەڵکیش خراپتر دەبێت و ئایندەیەکی ڕوونیشمان لە بەردەم نابێت. لە 2014 بەدواوە ساڵ لە دوای ساڵ تا دێت بژێوی و ژیانی گوزەرانی هاوڵاتیان بێ دەرکەوتنی هیچ ئاسۆیەکی ڕوون قورستر دەبێت. ژیان و گوزەرانی خەڵکیش تا دێت لە پاڵیدا هاوتەریب قورستر و سەختتر دەبێت. بۆیە لایەنە سیاسیەکان دەڵێن ئەمە بارێکە و دەبێت لایەنەکان پێکەوە دەستی چارەسەری بنێ. ئەم دۆخە ئابووری و کۆمەڵایەتیە بەرەو خراپی ڕوا بۆی لەسەر لایەنە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی پێکەوە بە تایبەتی من ڕووی دەمیشم لە هەرسێ حزبە سەرەکیەکەی ناو دەسەڵات و ناو حکومەتن کە پارتی و یەکێتی و گۆڕان ئەبێ ئەمان هەمانگی بکەن و ئەجندەیەکی وا بخەنە ڕوو دوور لە مزایەدەی سیاسی دوور لە تەشیرکردن بەیەک و بەڵکو هەوڵ بن ئەجندەیەک بێ بە زووی مەلەفە ئابووریەکە چارەسەرکەن و موچەی خەڵکی کوردستان بن. نیەتی چارەسەرکردنی ئەم دۆخە هەر یەکە و بەجیا لای لایەنە سیاسیەکان هەیە. هەر حزبە و بەجیا دید و تێڕوانینی خۆی بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە هەیە. بەڵام چونکە تا ئێستا ئەم فرەڕاییە لە دەوری یەک وتار و یەک هەڵوێستی گشتی و نیشتیمانیدا کۆ نەبووتەوە بۆیە ئامانجە گەورەکە کە دابینکردن و باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکە مەبەستە دیاریکراوەکەی خۆی بەدی نەهێناوە. وڵای لە ئێستادا بژێوی خەڵک زۆر خراپە، وەزعی خەڵک ناهەموارە و موچە نییە. زۆر زەرورە لایەنەکان بەگشتی بتوانن پێکەوە یەکەڵوێستیان هەبێ بۆ بژێوی خەڵک و ئەو ئامانجی کە خەڵکیانە لە هەرێمی کوردستانە و لە هەمان کاتا ئێمە وەک ناوچەی سلێمانیش ئەم منتیقەیە پێویستی بە ئارامی پێویستی بە یەکگرتووی هەیە لە نێوان هەموو ئەحزابەکانە بۆی بتوانین خزمەتی خەڵک بکەین. یەکدەنگی، یەکوتاری، یەک هەڵوێستی ئەمە نەک بە تەنها ئامانجە باڵا و استراتیژیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا مسۆگەر دەکات بەڵکو لەسەر ئاستی عێراق و دەرەوەش سەنگ و قورساییەکی زیاتر بە ئەزموونی حکومڕانی لە هەرێم دەبەخشێت. بۆیە کاتی ئەوەیە لایەنە سیاسیەکان پێکەوە قۆڵی تەبایی، برایەتی، ژیان پێکەوەیی سیاسی لە چارەسەرکردنی کۆی ئەو کێشە و گرفتانەی کە بەشی هەرە گەورەیان پەیوەندی ڕاستەوخۆیان بە ژیان و گوزەرانی هەرێمەوە هەیە لێ هەڵماڵن و کۆتایی بەم تەنگەشە ئابووری و سیاسی و قورسی ژیان و گوزەرانی هاوڵاتیان بهێنن. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.